زۆر کات ئەبینین نووسەران جگە لەوەی کە ئەنووسن و هەر بابەتێکی ئەدەبی بێت کە بڵاوی ئەکەنەوە زۆر بە خۆشحاڵیەوە کە لە ئێستا دەرفەت ئەبێت بەرەکارە تەندروستیەکانەوە بتوانرێت لە نێو هۆڵەکانە جارێکی تر کۆڕێک ببەسترێت هەم بۆ ئەوەی کە نووسەر بتوانێت تەواوی ناوەڕۆکی کتێبەکەی بڵین بگەێنێت با خوێنەران و جارێکیش گفتوگۆیەکی کراوە لە نێوان نووسەرانی تر و تەنانەت خوێنەرانیشە و هەروە لەگەڵ نووسەرە جارێکی تر بۆ کتێبەکە بکرێتەوە زۆر بە خۆشحاڵیەوە ئێوارەی ئەمڕۆ کۆڕێکی تایبەت بۆ نووسەر و وەرگێر زەردەشت نورەدین کە یەکێکە لە نووسەرە دیارەکان هەرچەنە کاک زەردەشت تەمەنی کەمە بەڵێن گەنجێکی نووسەرێکی گەنجە بەڵام لەگەڵ هەموومانەشا ئەبینین کە توانیوێتی کە ڕێچکێکی باشی خۆی بگرێت و بتوانێت جێپەنجەی لە نێو ئەدەبیاتی کوردیا دیار بێت. بنکەی ڕووناکبری گەلاوێش لە درێژی کار و چالاکیەکانی ڕۆژانی شەمانیدا کۆڕێک بۆ نووسەر و وەرگێر زەردەشت نورەدین بە ناونیشانی گوتاری وەرچەرخانی ئێستاتێکی ڕێکخات. ئەمڕۆ شەممە 18 کاتژمێر 4 پاشنیوەڕۆ لە خۆڵی شەید ئازاد هەورامی لە تۆڕی ناوەندی ڕۆژنگەری چاودێر لە سلێمانی بەڕێوەچوو زەردەشت نورەدین بەشی ئاماری لە کۆلێژی کارگەری و ئابووری زانکۆی سەلاحەدین تەواو کردووە لە بواری فکر ئەدەب و ڕەخنەی کەلتوریدا کار دەکات و چەندین کتێبی وەرگێڕاوە بۆ سەر زمانی کوردی و دانوتاریشی لە بواری فکری و ڕەخنەی کەلتوری نووسیوە و دوایین بەرهەمیشی ڕۆمانێکە بە ناوی مالی خۆلیای ڕۆژ کە ساڵی پار بڵاو بووە. بەڵێ ئازارێمە بەردەوامم لەگەڵتان وەچمەلای بابەتێکی ترمان کتێبێکی بێگومان شعری گرنگ کە لە ئێستاە لەلایەن زۆر بەڕێز پێشەوە کاکەیەوە نووسراوە لەژێر ناونیشانی بیری شەر و خەیاڵی زمان بێگومان چاپ و بڵاوەکرێتەوە دیارە نووسەر پێشەوە کاکەی یەکێکە لە نووسەرە هەرە دیارەکان و یەکێکە لەو شاعرانەی کە دەست و پەنجەیەکی زۆر جوان و بە کۆمەڵێک وشە و بە بڵێن داڕشتنەوەی جوان توانیوێتی کا خزمەت هەم بە شعر و هەم بە ئەدەبیاتی کوردی بکات دیارە ئەم کتێبە لەبارەی شعرەوەیە و چەندین بە بڵێن بابەتی تایبەت بە شعری لە نێو کتێبەکەدا هەم بۆ خوێنەر و هەم بۆ شاعران و هەم بۆ بە بڵێن ئەدەب دۆستانیش بە شێوەیەکی گشتی گرنگن. بیری شعر و خەیاڵی زمان کتێبێکی نوێی نووسەر و شاعیر پێشەوە کاکەیە و بڕیارە لە ماوەی ئایندەدا بچێتە چاپخانە. بیری شعر و خەیاڵی زمان کتێبێکە لەباری شعر و ڕەهەند و گرفت و ئەو ئەتمۆسفێرمانەوە کە دەکرێت شعرێکی لێ دروست بێت و زمانێکی شعری لێوە لەدایک بێت. بەرگی ئەم کتێبە لەلایەن ئیبراهیم ساڵحەوە کراوە و بڕیارە لە چاپخانەی کارۆ چاپ و بڵاو بکرێتەوە. لە پاش شامە کتێبی نەمرەڕێوە ئەمە دەبێت.